شەپۆلێکی نوێی سەرکوت سەرەتایەک بۆ گۆڕانکاریەکانی داهاتووی ئێران. گۆڕانکاریەکانی ئەم دواییەی ئێران جارێکی دیکە وێنەیەکی ڕوون لە ئاراستەی سیاسی کۆماری ئیسلامی لە قۆناغی دوای شەڕ و لەسەر بەستێنی ئاگربەستێکی لەرزۆکدا دەخاتە ڕوو، وێنەیەکی کە تێیدا پەرەپێدانی سەرکوت وەک کۆڵەکەی سەرەکی استراتێژی مانەوە بەرچاو دەکەوێت. ئەو راپۆرتەی دوێنێ لەلایەن BBC-ەوە سەبارەت بە بڵاوبوونەوەی دوو ڕاگەیەندراو لەلایەن دەستگا هەواڵگریەکانی کۆماری ئیسلامیەوە بڵاوکرایەوە تەنیا گۆشەیەکی ئەم ڕەوتە ئاشکرا دەکات. لە ڕاگەیەندراوێکی هاوبەشی سێ دەستگای ئەمنیەتیدا هەواڵی دەستگیرکردنی 250 کەس لە پارێزگا جیاجیەکان بڵاوکراوەتەوە و هاوکات ڕێکخراوی هەواڵگری سپاش بەجیا باز لە دەستگیرکردنی 239 کەس دەکات. ئامارێکی کە دەری دەخات بەشێکی بەرچاوی ئەم سەرکوتە بەتایبەت لە ناوچە ڕۆژاواییەکانی وڵات لەوانە کرماشان و کوردستان چڕ بۆتەوە. ئەم دەستگیرکردنانە لە ڕاستیدا بەشێکن لە پرۆژەیەکی پلان بۆ داڕژراوە و وشیارانە بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی پێشوەختەی کۆمەلگا. ئەمە وەک پرۆژەیەک بەڕێوە دەچێت کە ئامانجەکەی بریتیە لە ڕێگریکردن لەسەر هەڵدانی هەر شەپۆلێکی نوێی ناڕزایەتی، چالاکردنی بەربڵاوی بازگەکانی پشکنین، دەستگیرکردنی بە کۆمەڵ و پەروەندەسازی ئامانجدار، هەموویان نیشانەی سیاسەتێکی چڕ و بەرنامە بۆ داڕژراون کە دەخوازێت کەشوهەوای گشتی بە توندی بە ئەمنیەتی و کۆنتڕۆڵکراوی بهێڵێتەوە. لە نوێترین حاڵەتدا دوێنێ عێرفان کیانی یەکێک لە دەستگیرکراوانی مانگی بەفرامباری ڕابردوو لە سێدارە درا. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران ڕایگەیاندووە کە لانیکەم 30 کەس لە خۆپیشاندەرانی مانگی بەفرامبار سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپاوە و ئەگەری هەیە کە سەدان کەسی دیکە ڕوبەڕووی تۆمەتگەلێک ببنەوەکە سزای لە سێدارەدانیان بەدواوەیە. حەمید ڕەزا مەجیدی ئەسڵ، بیتا هیممەتی، بێهروز زەمانی نەژاد و کوروش زەمانی نەژاد 4 کەس لە دەستگیرکراوانی پەیوەندیدار بە خۆپیشاندانەکانی مانگی بەفرامبار سزای لە سێدارەدان و دەست بەسەرداگرتنی سەرجەم مڵک و سامانەکەیان بەسەردا سپێنراوە. راپۆرتەکان باز لەوە دەکەن کە لەم ماوە کورتەی ئاگربەزدا زیاتر لە 15 کەس لە سێدارە دراون. ئەم چڕکردنەوەی سەرکوتە لە کاتێکدایە کە ئەو ئاگربەستە ڕاگەیەندراوە هەرچەندەش لەرزۆک بێت هێشتا بەردەوامە، بەڵام هەر ئەم زەمەنە کورتەی ئاگربەست بۆتە زەمینەیەک بۆ ئامادەکاری شەڕێکی ناوخۆیی لە دژی کۆمەلگا. کۆماری ئیسلامی باش دەزانێت کە هەڕەشەی سەرەکی بۆ سەرمانەوەی نەک شەڕی دەرێکی بەڵکو و ناڕزایەتیەکی قوڵ و کەڵەکەبووی نێو کۆمەلگایە. هەر بۆیە تەرکیزی سەرەکی خۆی خستۆتە سەر کۆنتڕۆڵکردنی ئەم هەڕەشە ناوخۆییە. لەو چوارچێوەیەدا دەکرێت بوترێت کە ئێران لە قۆناغی دوای شەڕدا ڕوبەڕووی دوو ڕەوتی هاوکات دەبێتەوە. یەکەم چڕکردنەوەی هەرچی زیاتری دەسەڵات لە دەست دام و دەستگای ئەمنیەتی و سەربازیەکان و هەوڵدان بۆ زاڵکردنی کۆنتڕۆڵی زۆرەملێ بەسەر کۆمەلگەدا. نیشانەکانی ئەم ڕەوتە دەکرێت بەڕوونی لە پەرەسەندنی دەستگیرکردنەکان، بەرزبوونەوەی ڕێژەی ئەدامەکان و چڕبوونەوەی کەشوهەوای پۆلیسیدا ببینرێت. ئەم ڕەوتە چ لە کاتی بەردەوامی دۆخی نەشەڕ نەئاشتی و چ تەنانەت لە ئەگەری گەیشتن بەڕێککەوتن لە نێوان کۆماری ئیسلامی و ئەمریکاشدا بەردەوام دەبێت. چونکە بۆ دەسەڵات ئەمنیەتیکردنی فەزاکە نەک تاکتیکێکی کاتی بەڵکو و پێویستیەکی استراتیژیە بۆمانەوە. بەڵام ڕەوتی دووەم لە ناوجەرگەی کۆمەلگە و لە خوارەوە دروست دەبێت. ئەزموونی چەندەیە ڕابردوو لە ناڕزایەتیە کرێکاری و داواکاری تەوەرەکانەوە بگرا تا بزوتنەوە سەرتاسەریەکان دەری خستووە کە کۆمەلگای ئێران بە ئاسانی تەسلیمی ئەندازیاری سیاسی لەسەرەوە نابێت. بە پێچەوانەوە هەر شەپۆلێکی سەرکوت بە شوێنەیی دەبێتە هۆی کەڵەکەبوونی ئەزموون، خۆڕێخستن و گۆڕانکاری لە شێوازەکانی خەباتدا. بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئێران بە پێشبەستن بەم ئەزموونانە بەردەوام خۆیان نۆژن دەکەنەوە و شێوازی نوێی کاری بە کۆمەڵ تاقی دەکەنەوە. لەم نێوەندەدا خاڵێکی سەرەکی ئەوەیە کە کۆمەلگا خەریکی فێربوونە.
فێر دەبێت چۆن داواکاریەکانی بەرەوپێش ببات و هاوکات تێچووەکانی کەم بکاتەوە. ئەم فێربوونە کۆمەڵایەتیە ئەگەرچی لەسەرخۆ و پڕتێچووە، بەڵام یەکێک دەبێت لە گرنگترین هۆکارە دیاریکەرەکان لە داهاتووی گۆڕانکاریەکانی ئێراندا. هەر بۆیە ناتوانرێت داهاتوو تەنیا لە گۆشەنیگای گۆڕانکاریەکانی نێودەسەڵات یان هاوچێشە نێودەوڵەتیەکانەوە ڕاوە بکرێت. کۆماری ئیسلامی هەوڵ دەدات لە ڕێگەی ترس و تۆقاندنەوە حکوومەت بکات. سەرکوت لە سێدارەدان، دەستگیرکردن و زاڵکردنی کەش و هەوای پۆلیسی لە زمرەی ئامرازە سەرەکیەکانی ئەم حکوومەتەن بۆ دروستکردنی ترس و تۆقاندن لەناو کۆمەلگادا. بەڵام واقعیەت ئەوەیە کە ترس ئەگەرچی دەتوانێت بە شێوەیەکی کاتی کۆمەڵگە ناچار بە پاشەکشە بکات، بەڵام لە درێژماوەدا توانای خامۆشکردنی داواکاریە قوڵ و بەربڵاوە کۆمەڵایەتیەکانی نییە. بە پێچەوانەوە لە زۆر حاڵەتدا هەر ئەم سەرکوتانە دەبنە هۆکارێک بۆ ڕادیکاڵتربوونی ناڕزایەتیەکان و پەرەسەندنی مەودایان. لە کۆتاییدا دەتوانرێت بوترێت کە کۆماری ئیسلامی سەرخاڵی ئامادەکردنی خۆیەتی بۆ ڕووبەڕبوونەوە لەگەڵ ئاڵنگاریەکی گەورەی ناوخۆیی، ئاڵنگاریەکی کە لە هەناوی ناڕزایەتیە ئابووری، کۆمەڵایەتی و سیاسیەکانەوە سەرچاوە دەگرێت. بەڵام لە لایەکی دیکەوە کۆمەلگایەک بوونی هەیە کە نەک هەر لە ئەزموونەکانی ڕابردوو وانەی وەرگرتووە، بەڵکو خەریکی دۆزینەوەی ڕێگە و شێوازی نوێیە بۆ بەردەوامبوونی خەبات. ئەم ڕووبەڕبوونەوەیە داهاتووی ئێران دیاری دەکات. لە بەرامبەر ئەم دۆخەدا بەرپرسیارەتی ئێمە و سەرجەم هەڵسوراوانی سۆسیالیست و هەر مرۆڤێکی نیگەران و بە دەروەست لە ئاز چارەنووسی ئەم کۆمەلگایە ئەوەیە کە وێنەیەکی ڕوونترمان لە ڕەوتەکان هەبێت، ئەزموونی خەباتەکانی ڕابردوو کۆبەندی بکەین و بیان گوازینەوە، بیر لە شێوازی داهێنەرانە و گونجاوی خۆڕێخستن، هاوپشتی و چالاکی بە کۆمەڵ بکەینەوە و تا دەکرێت تێچووی گۆڕانکاری بە زەمینگیرکردنی هێزی سەرکوتی دوژمن و دەستپێشخەری کۆمەڵایەتی کەم بکەینەوە. ئەوەی مسۆگەرە ئەوەیە کە سیاسەتی ترس و تۆقاندن و سەرکوت هەرچەندە ڕەنگە کات بکڕێت، بەڵام ناتوانێت ئەو چارەنووسە حەتمیەی کە چاوەڕێی کۆماری ئیسلامی دەکات بگۆڕێت.